هاوکاتی هێرشە ئاسمانیەکانی کۆماری تورکیا بۆ سەر ئەو ناوچانەی هەرێمی کوردستانی عێراق وەک ئەنکەرە دەڵێ گەریلاکانی پەکەکە لەوێن هێزێکی زۆری سەربازیشی ناردووە وەڵێ کاربەدەستانی کورد لەو ناوچانەدا ئاماژە بەوە دەکەن کە نازانن ژمارەی ئەو سەربازانە چەندن یاخو قەوارەی هێزەکە چەندە کە نێراون بۆ هەرێمی کوردستانی عێراق. ما تبيزانين كنت شنت لشكر داخل بين مهم داخل بين اكيد ابيتنا ويري اكيد بوب لشكري وانا اوديل قالك ومدفعيه القلوان تشكي قرص القلوان طياره حربيه في جار الدانه جاوزت رجبري انه كتشكي طياره حربيه قالك بردومانتكن ئەمە یەکەمین جار نییە تورکیا هێرش بکاتە سەر هەرێمی کوردستانی عێراق بە بیانووی لێدانی گەریلاکانی پەکەکەوە بەڵام وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن هێرشەکانی ئەم جارە جیاوازن. ئەوەی ئەم هێرشە ئاسمانی و زەمینانە لەوانی پێشتر جیا دەکاتەوە ئەوەیە کە لە ئاستێکی گەورەدان و بڕوام وایە ئەمەی ئێستا لە ساڵی 2015ەوە گەورەترین ئاستی کردە لەشکریەکانی تورکیا دژی پەکەکە لە عێراقدا. لەم هێرشانەدا هەر تەنها قەندیل ئامانج نییە بەڵکو ئۆردوگای پەنابەرانیش لە مەخمور و شارۆچکەی شنگال زێدی دێرینی ئێزیدەکانیش کراونەتە ئامانج وەوای کردووە ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانەی ژینۆسایدی ئێزیدەکانی تێدا کران قورستر بکات. زۆربەی جار و بە تایبەتیش لەم چەند ساڵەی ڕابردوودا تورکیا هێرشەکانی بۆ سەر پەکەکە دەباتە وڵاتانی ترەوە وەک عێراق وەک سووریا بەبێ ئەوەی شەڕێکی گەورەی وەکو ئەمانەی ئێستا کە دەیکا لە ناو وڵاتەکەی خۆیدا بکات. پرسی ئەوەی بۆچی تورکیا پەکەکە لە عێراق و لە شوێنی تریشدا دەکاتە ئامانج بەڵام لە ناو وڵاتی خۆیدانا ئەمە پرسێکی زۆر باشە بخرێتە بەرباسکردن. لێرەدا پێویستە سەیرێکی وێنە گەورەکە بکەین. ئەوە تا تورکیا ڕێبازی خۆی هەیە لە لیبیادا. خۆپەکەکەی لێ نییە یان لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا خۆپەکەکە لەوێژ نییە. هەر بۆیە دەکرێت وهای دابنین ئەوەی تورکیا دەیکات زیاتر خواست و ئامانجەکانێتی لە ناوچەکەدا وەک لە بەرەنگاربوونەوەی پەکەکە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری سەرەکی بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتن تەرخان دەکەین بۆ کردە لەشکریەکانی تورکیا لە هەرێمی کوردستانی عێراق و هەروەها لە ناوچەکەشدا. بۆ ئەو مەبەستەش میوانداری نووسەر و لێکۆڵەر تاها سولەیمان دەکەین لە کەنەدا. کاک تاها سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا. یەکەم پرسیاریش سەبارەت بە جیاوازیەکانی نێوان ئەم ئۆپەراسیۆنە لەشکریەی کە ئێستا تورکیا لە هەرێمی کوردستانی عێراقدا دەیکا وەکو دەڵێت بۆ لێدانی پەکەکەیە لەگەڵ ئەو ئۆپەراسیۆنەی پێشتر کە دەیکردن جیاوازیەکە لە چیدا دەبینی؟ لە ڕاستیە من بەر لە هەموو شتێ سوپاسان دەکەم. سوپاس بۆ چاوی واشنگتنی دەنگی ئەمریکا، سوپاس بۆ بایەخدانتان بەم پرسە، سوپاس بۆ میوانداریەکەی بەڕێزیشتان بۆ من، سوپاس بۆ تەواوی پشتی کامیرا و پشتی ئامادەکردنی ئەم بەرنامەیە. لە ڕاستیە من وای دەبینم هیچ جیاوازیەک لە نێوان ئۆپراسیۆنی ئەم جارەی یان پەلامار و کردە سەربازیەکانی ئەم جارەی دەوڵەتی تورکیا لەگەڵ هەر یەکێک لە کردە و پەلامارە سەربازیەکانی تری پێشووی دەوڵەتی تورکیا نییە کە بە پاسا و بە هۆکاری بە تایبەت بۆ خۆیان دەڵێن لێدان و ڕێگەگرتن لە بنکە و بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان ئەم پەلامارانەیان داوە یان ئەم هێرش و پەلامارانەیان کردووە نەک تەنها لە سنووری دەوڵەتی تورکیا بەڵکو زۆربەی پەلامار و ئۆپراسیۆنەکانیان سنووری باشووری کوردستانیشی گرتووەتەوە و بەشی زۆری قوربانیەکانیش دەتوانین بڵێن خەڵکی سیڤیل و خەڵکی مەدەنی بوون نەک لە نێوان ئەو دوو هێزەی کە بەریەکەوتن ڕووەدا. بۆیە دەبێ بگەڕێنەوە بۆ بابەتێکی زۆر گرنگ، بابەتێکی زۆر هەستیار، ئەوش ئەوەیە لە استراتیژ و لە فەلسفەی حکومڕانی دەوڵەتی تورکیا شتێک هەیە بە ناوی پرسی کورد، شتێک هەیە بە ناوی بابەتی کوردبوون هەرس ناکرێ و قبول ناکرێ و بە درێژایی مێژووی ئەم دەوڵەتە و حکومڕانی لە چوارچێوەی ئەم چوارچێوە جوگرافیا ڕەت کراوەتەوە تا گەشتوتە کردەی یان دەستبردن بۆ کردەی جێنۆسایدکردنی ئەم نەتەوەیە یان ئەم خاکە یان ئەم ژینگە یان ئەم نیشتیمانە. بۆیە من بۆ وڵامی پرسیارەکەی جەنابەت وای دەبینم یان وای دەخوێنمەوە ئەگەر چی لە شکڵە لە شێوەیە لە ناوەڕۆکە لە هەندێک میکانزمی جێبەجێکردنی کردە سەربازیەکانە جیاوازی هەبێ
بەڵام لە فەلسەفە لە استراتیژی کردە سەربازیەکانە لە استراتیژی دەوڵەتی تورکیا کە لە کۆتاییە خاوەنی یەکەم کۆتایی پەلامار و کردە سەربازیەکانە هیچ جیاوازیەک نابینم تەنها ئەوە نەبێت وەکو استراتیژ وەکو فەلسەفە کردەیەکە یان پەلامارێکە بۆ لە ناوبردننی نەتەوەیەک یان ڕێگەگرتن لە ڕەوایەتیدان بە پرسی نەتەوەیەک پرسی نیشتیمانێک کە ئەویش پرسی نەتەوە و پرسی نیشتیمانی کوردبوون و کللتوری کوردبوون و ناسنامەی کوردبوونە. لەم کردە لەشکریانەی ئەم دواییەدا بەڕای جەنابەت ئێران چەندێک هاو بەشە ئێمە بیسمان لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران بەردەوام تۆپبارانی خۆی دەست پێ کردووە بۆ سەر ناوچەکانی حاجی ئۆمەران هەروەها بۆ سەر ناوچەکانی سیدەکان. بەڕای تۆ بەرنامە ڕێژیەک هەیە لە نێوان ئەنکەرە و تاراندا بۆ ئەو جۆرە هێرشانە؟ ئەگەر بە بڕای من ئەگەر لە نێوان ئەو چوار دەوڵەتەی بە تایبەت بە دیاریکراوی دەوڵەتی عێراق دەوڵەتی ئێران دەوڵەتی سووریا دەوڵەتی تورکیا کە کوردیان یان نیشتیمانی کوردیان داگیر کردویان کوردستانیان داگیر کردووە و کوردستان دابەشکراوە بەسەر ئەم چوار دەوڵەتە ئەگەر لە هەموو شتێکە ناکۆک بن ئەگەر لە هەموو شتێکان ناڕێک بن ئەگەر لە هەموو لە زۆر بابەتی جاجیا دشمنکاریشان لە نێوان هەبێ بەڵام لەم پرسە بە بڕای من هەر چوار دەوڵەتەکە کۆکن بە دەوڵەتی ئێستای عێراقیشەوە کە بە شێوەیەک لە شێوەکان ئێستا بەحساب باشووری کوردستان وەکو هەرێمێکی فیدرال لە چوارچێوەی دەوڵەتی عێراقیە پێناسە کراوە یان پێناسە دەکرێت یان دانی پێدانراوە بۆیە ئەوان ئەگەر لە هەموو شتێکان ناکۆک بن لە بابەتی کورد و مەسەلەی کوردبوون و نیشتیمانی کوردبوون و داگیرکاری لەسەر نیشتیمانی کورد ئەوان لەو بابەتە کۆکن و پێشم وایە ئێرانیش بە بەشی خۆی سەهمێکی گەورەی لەم بابەتە هەیە ئەگەر لە کۆمەڵێک بابەتی جیاجیا لەگەڵ دەوڵەتی تورکیا ناکۆک بێ بەڵام ئەوە لەم بابەتەیانە کۆکە چونکە لانی کەم دەوڵەتی ئێرانیش ئێستا چاوەڕوانی ئەوە دەکات ئەگەر هێرش و پەلامارەکانی دەوڵەتی تورکیا کە هەر جارەی بە پاساوێک بۆ سەر باشووری کوردستان دەکرێت ئەوە پاساوێکی زیاتریش دەداتە دەست دەوڵەتی ئێرانیەوە بۆ ئەوەی ئەویش دیسان و جارێکی تر بە شێوازی تر و بە میکانزمی تر و بە پێی بەرژەوەندی تایبەتیەکانی خۆی پەلاماری بەشێک لە سنووری باشووری کوردستان بدا بە هەنجەتی ئەوەی کە بەشێک لە هێز و لایەنە سیاسیە بەرهەڵاتکارەکانی ئێران یان کوردستانی ئێران یان ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان ئادەژی. بەڵێ کاک تەها هەر لەم ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە چەند جارێک لە بەرپرسانی گەورەی تورکیاوە گوێمانەوە بوو کە دەڵێن لەشکری تورکیا بڕواتە هەر شوێنێکەوە بنکەی سەربازی خۆی لەو شوێنەدا جێگیر دەکات. ئەمە بۆ عێراق چ مانایەکی هەیە؟ بەڵێن شتێکێ دەبێ منیش و تۆیش و بیسەریش و گوێگریش و بینەریش ئەو ڕاستیە بزانێ سوپای تورکیا لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990 و بە دیاریکراوی لە 93 و 94ەوە بنکەی لە باشووری کوردستانیان لە هەرێمی کوردستان نەبڕاوە کە بنکەی لە باشووری کوردستانیان لە هەرێمی کوردستان نەبڕاوە ئەکید لە ڕێگای ئەم بنکە سەربازیانەوە کۆمەڵێک دەستگای مخابراتی و کۆمەڵێک دەستگای جاسووسی جیاجیای ئەم دەوڵەتە لە هەرێمی کوردستان یان لە باشووری کوردستان وجودی هەیە بۆیە بە بڕای من یەکێک لە مەترسیە هەرە گەورەکان لەسەر چارەنووس و لەسەر ئایندەی باشووری کوردستان یان هەرێمی کوردستان ئەوەیە کە نەک تەنها بنکە و بارگای دام و دەستگای جاسووسی دەوڵەتی تورکیا بەڵکو هی ئێرانیش و هی تورکیاش و هی چەندین دەوڵەتی تریش لەناو ئەم بەشەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەت و لە عێراقیش بە شێوەیەکی گشتی وجودی هەیە ئامادەبوونی هەیە کە ئەمە ئەگەر دەوڵەتی عێراقی لە چوارچێوەی سیادەی دەستوری یان بە بڵێن پارێزبەندی دەستوری کار لەسەر دەستبڕینی ئەم دام و دەستگایانە نەکا ئەوە بە بڕای من یەکێک لە مەترسیە گەورەکان ڕوبەڕووی هەم عێراق بە شێوەیەکی گشتی و هەم باشووری کوردستانیش دەبێتەوە و ئێستا مەسەرەن بۆ نمونە هەر بە وڵامی ڕوونتری پرسیارەکەی جەنابێت دەوڵەتێکی وەکو تورکیا بە سوپایەکی زەبەلاحەوە بە فڕۆکەی F-16ەوە بە پشتیوانی
ڕاستەوخۆی ئەو دام و دەستگا جاسوسیانەی کە لە باشووری هەرێمی کوردستان هەیەی گەورەترین ئۆپراسیۆنی سەربازی دەکا بەبێ ئەوەی دەوڵەتی عێراقی هەڵوێستێکی ڕوون هەڵوێستێکی ئاشکرا یان بەڕەوانی لە پەیامی خۆیان لە ڕاگەنراوی خۆیان لە چوارچێوەی مافی دەستوری و مافی یاساییە طبعا لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتیە بێت ڕوبەڕووی ئەم پەلامار و ئەم هێرشە بێتەوە. باش عێراق دەتوانێت چی بکە کاک تاگەریان مەتین بێ عێراق دەتوانێت چی بکات؟ باشە خۆ بەلانی کەم عێراق خاوەنی سیادەی دەستوری خۆی خاوەنی دەوڵەت خاوەنی یاسا و ئەوەی خۆیەتی و شەرعیەتی خۆی لە یاسا و ڕێسانی و دەوڵەتیەکانە هەیە. بەلایانی کەم دەتوانێت لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی شکات سکاڵا لە دەوڵەتی تورکیا بکات کە ئەم دەوڵەتە جارێک نییە و 10 جار نیە و 20 جار نیە و 100 جار نییە سیادەی دەستوری ئەم وڵاتە پێشێل دەکات. یاسا و ڕێسانی و دەوڵەتیەکان بەرامبەر بە ئەم دەوڵەتە پێشێل دەکات. هێرش و پەلامار دەکا و بەلایانی کەم ئەمە باشترین بەڵگەیە جارێک نییە و 10 جار نیە و 100 جار نییە دەیان هاوڵاتی لەناو ئەم وڵاتە و لەناو خاکی خۆیان و لەسەر نیشتیمانەکەی خۆی بە ئەنواعی شێوە بە نوێترین میکانیزمی ئەنجامدانی تاوان شەهید دەکا و دەکاتە قوربانی. هەموو ئەمانە بەڵگەن بۆ ئەوەی بتوانێت لەسەر ئاستی نێودەوڵەتی جارێک و زیاتر لە جارێک سکاڵات لەم دەوڵەتە تۆمار بکا و ڕای بکێشێتە بەردەم کۆمەلگای نێودەوڵەتی و بە هەر نرخێک بێ بە هەر هەوڵێک بێ بە هەر تەقەلایەک بێ دەبێت ڕێگەی لێ بگرێت چونکە ئەگەر ڕێگەی لێ نەگرێ سبەینێ نەک باشووری هەرێمی کوردستان بەڵکو تەواوی عێراق دەبێتە ئامانج بۆ پەلاماردانی لەلایەن ئەم دەوڵەتەوە. ئەوەتانی ئێستا دەیبینین مەسەن ئەردۆگان لە لێدوان و لە گوتارە ڕاستەوخۆکانیان دەڵێ بە هەر نرخێک بێ ئێمە ویلایەتی مووسڵ دەگەڕێنینەوە سەر تورکیا و مافی ئێمەیە و چەندین جار هەڕەشە لەسەر چارەنووسی کەرکووک و دابڕینی کەرکووک لە کۆمەڵێک ئەوە دەکات. لەبەرەوە هەموو ئەمانە بە بڕای من ئەگەر ڕێگەی لێ نەگیرێ ئەگەر کار لەسەر ڕوبەڕوونەوەی نەکرێ جا بە پێی لە چوارچەوەی یاسای نێودەوڵەتی لە چوارچەوەی ئەو ڕێگا پێدراوانەی کە لە سەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی هەیە ئەگەر ڕێگەی لێ نەگرێ لە ڕاستیە بۆی هەیە هەر خودی ئەردۆگان کە ئێستا سەرۆکاری دەوڵەتی تورکیا دەباتە ڕێوە سەر کۆماری دەوڵەتی تورکایە بۆی هەیە گەورەترین مەترسی نەک تەنیا لەسەر چارەنووسی بەشێک لە خاکی دەوڵەتی عێراقی کە ئێستاکە بەپێی دەستور بەپێی یاسا هەرێمی کوردستانە بەڵکو ببێتە مەترسی لەسەر تێکڕای ناوچەکە بە شێوەی گشتی. کاکتە من دەگەڕێمەوە بۆلات حەز دەکەم لەگەڵ جەنابتەوە بینەرانیش ڕای خەڵک بزانین لەو ناوچانەی کە هێرشەکانی تورکیا گرتوونیەتەوە ئەلبەتە دانیشتوانی ناوچەکە لەو ناوچانەدا ئاماژە بەوە دەکەن کە لە ڕەوشێکی ئێجگار خراپدان. ئەم ڕاوین و مەمۆڵە خەبارکرد و نەخۆشیە و تۆپەت دیوارە تۆپ تەیارە سەرسەرێنە و عیالێن مەترسنەوەی بچن چیایی و بزنیمەت بووبکوتانەوە خەبارکردم دایە ئەم چون خۆری ئەم نەوێرین و مەدا تەکایەت و قاتەن سەر مەڕای چمان مدات کردم هەندێکی بڵام ئەیلەمە بێت مشکلی ئەم مەجبیرین و من چه جواردین خودم چینێژە خودم چیمان نبین آبی سر گویت جامعه بخیره ما خودم کرد ما جهنم بخوابه نما نه حکومتم ما تشکیت کرد ند بیشتر و گندید من انگلتینه خۆپشاندانی ناڕزایی دەربڕینیش ئەلبەتە هەم لە هەرێمی کوردستانی عێراقدا و لە زۆر وڵاتی تری دنیاشدا وەک ئیدانەکردنی ئەم هێرشانەی تورکیا کراون. لەوەتای داگیرکردنەکانی تورکیا لە ڕۆژئاوای کوردستان و بە هەمان شێوەش لە هەرێمی کوردستان ئەو لەشکرەی تورکیا بەناو خاکی ئێمەدا بڵاو بوونەتەوە لەگەلی کورد دەکوژن. خۆپشاندانەکانیش بە بەشداری هەر چوار پارچەی کوردستانە. کاکتا پێشتر ئاماژەمان بە دۆسەی عێراق کرد و ئایا عێراق دەتوانێت چی بکە، بەڵام ئەم جاریان پرسیارەکەم ئەوەیە ئایا کورد خۆی دەتوانێت چی بکە بۆ ئەوەی هیچ نەبێ ئەستی ئەم هێرشانە کەم کاتەوە یا هێرشەکان ژمارەیان کەمتر ببنەوە یا ڕێگە لە هێرشەکان بگرێت. کورد دەتوانێت چی بکە؟ بەداخەوە من دەتوانم یعنی شتێک بڵێم کە ئەوش ئەوەیە ئەگەر کورد
بەر لەوەی خۆی دەتوانێت زۆر شت بکە، بەر لەوەی دەتوانێت زۆر هەنگاو بنێ، دەتوانێت ڕێگر بێ، دەتوانێت نەهێڵێ ئەم پەلامار و هێرشانە بەو شێوەی ئێستا کە دەکرێتە سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان بە هەنجەتی بوونی پەکەکە یان هێزەکانی پەکەکە یان گەریلاکانی پارتی کرێکاران لە سەر ئەو بەشە خاکە، ئەتوانم بڵێم خۆی بۆتە بەشێک لە هۆکاری ڕێگە پێدانی دەوڵەتی تورکیا بۆ ئەم پەلامار و بۆ ئەم هێرش و بۆ ئەم ئۆپراسیۆنە. پێمان بڵێ چۆن نەتیجەی بڵێ ئەکرێ پێمان بڵێ چۆن؟ بڵێ مەسەرەن بۆ نمونە ئێستا هەموو میدیا دەزانێ، هەموو سیاسیەکان دەزانن، هەموو سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەزانێ زەحمەت نەبێ سوپای تورکیا لە کام دەواازەوە هاتووەتە ناو باشووری کوردستانەوە، لە کام دەواازەوە داخل بە باشووری کوردستان بووە، لەکوێوە هاتووە پەلاماری ئەو چەندین شوێن و ئەو چەندین جێگایی داوەکە دەبێتە بەشێک لە خاکی هەرێمی کوردستان یان بەشێک لە خاکی باشووری کوردستان. ئەمە طبعا وەکو جەنابەت فەرموود ئەکرێ پێمان بڵێ چۆن نەتیجەی ململانەی ناتەندروستی هێزولایەنە سیاسیەکانە لە باشووری کوردستان و بە تایبەت دەتوانم بڵێم بەرپرسیارەتی پلەیەکی ئەم بابەتە هێزێکی سیاسی وەک پارتی دیموکراتی کوردستان هەڵی دەگرێ لەبەرەوەی بە درێژایی ئەو سنوورەی کە لە سوپای تورکیا هاتووە هەمووی دەتوانم بڵێم لەژێر دەسڵاتی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانایە یان پارتی دیموکراتی کوردستان تیای فەرمان ڕەوایە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە هێزولایەنە سیاسیەکانی تریش بەرپرسیارەتی هەڵناگرن لە ئاست ئەم مەسەلەیە. مەسەرەن بۆ نمونە ئەگەر من نمونەیەکی ڕوون بە جەنابەت بڵێم، من بەشی هەرە زۆری ڕاگەیەندرا و بەیاننامەی حیزبە سیاسیەکانی باشووری کوردستان یان هەرێمی کوردستانم خوێندووەتەوە لەسەر ئەم پەلامارە، لەسەر ئەم ئۆپراسیۆنەی یان لەسەر دو ئۆپراسیۆنی سوپای تورکیا لە باشووری کوردستان. لە ڕاستیە من لە جێگەی خۆمەوە هەستم بە شەرمەزاری دەکرد، یەک بەیاننامەم نەبینی، یەک ڕاگەیەندراوم نەبینی جگە لەو حیزبانەی کە ڕەنگە قورساییان یان سەنگیان ئەوەندە نەبێ لە ناو پرۆسەکە کە بەڕەوانی بێت ئیدانەی ئەم هێرش و ئەم پەلامار و ئەم ئۆپراسیۆن و ئەم داگیرکاریەی دەوڵەتی تورکیا بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان بکە. باشە خۆ ئەگەر تۆ هێزولایەنە سیاسیەکان ئەمە هەڵوێستیان بێ، ئەمە دیدیان بێ، ئەمە ڕوئیایان بێ، ئەمە جۆری کار و کاردانەوەیان بێ بەرامبەر بە ئۆپراسیۆنەکانی دەوڵەتی تورکیا، ئەی چۆن ئەمە نابنە بەشێک لە پرۆسە و نابنە بەشێک لە پەلامار و نابنە بەشێک لە ئۆپراسیۆنەکە. ئەوە دەمێنێتەوە دەنگی شقامە. بەڵێ ئەگەر یارمەتی مەیبەر لەوەی باز لە دەنگی شەقام بکەیت، ئەگەر بێت و ڕەوشەکە ئەبەم شێوەیە بەردەوام بێ ئەو هەڵوێستانی کە جەنابەت ئاماژە پێکردن هەر بەو شێوەیە بمێنەوە چەندێک ڕێخۆشکەر دەبێ بۆ کۆماری ئیسلامی ئێران کە ئەویش لە ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستانەوە کردەی لەشکری خۆی دەست پێ بکە. جا بۆ ئەگەر خۆڕەنگە تەنها جیاوازیەکە ئەوە بێ ئەو پاسداری وەکو بەناوی ئۆپراسیۆنەوە نەهێنابێتە ناو عمقی باشووری کوردستان، خۆ ئەگەر نا وەکو لە پێشووتریش وتم هەم دەوڵەتی تورکیا و هەم دەوڵەتی ئێرانیش ئەم کردیان بە شکلی جیاجیاوە یان بە شێوازی جیاجیا جیاواز لە یەکتر دووبارە کردوێتەوە و دووبارەشی دەکەنەوە و ئەمەی کە تورکیا دەیکا کۆتاجار نییە و ئەوەی کە ئێرانیش ئامادەکاری بۆ دەکا کۆتاجار نییە. خۆ هەر لە ماوەی فتری ڕابردوو بنکە و بارگاکانی حیزبی دیموکرات بوونە ئامانجی گەورەترین پەلاماری کۆماری ئیسلامی ئێران و چەندین قوربانی لێکەوتەوە لە ناو سەرکردە و لە ناو پێشمەرگەکانیانەوە و هەر وەکو جەنابیشت وتێت بەڵێ لە جارێ زیاتر بڵێ وایە تێکڕای ئەم هۆکارانەی کە باسمان کرد دەبنە یان بەڵگەی زیاتر یان دەبنە کرانەوەی زیاتر هەم بۆ دەوڵەتی تورکیا هەم بۆ دەوڵەتی ئێران بێن ئەو ئۆپراسیۆنەیان ئەو کردە و پەلامارە سەربازیانە دووبارە بکەنەوە کە بە بڕای من دەبێتە گەورەترین مەترسی لەسەر ئایندەی باشووری کوردستان. چونکە ئێستا وای لێ هاتووە تەنانەت یعنی گەشتوۆتە حەدی ئەوەی هێزولایەنە سیاسیەکانیش لە خیتابیانە بەریەکەوتن دروست بێ لە بری ئەوەی خیتابێکی یەکگرتویان هەبێ گوتارێکی یەکگرتویان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ئۆپراسیۆن و ئەم داگیرکاری دەوڵەتی تورکیا کەچی ئێستا لە خیتابیشیانە بەریەکەوتن هەیە کە بە بڕای من ئەمە تەنها ڕەنگە حاڵەتەکە لەوە
تەجاوزی ئەوەش بکات کە وەکو کاردانەوەی گوتار بەرامبەر بە گوتاری تر دەربکەوێت بەڵکو کاریگەری زۆر سلبی و کاریگەری زۆر خراپی لێ دەکەوێتەوە تەنانەت ئەم کاریگەری لەسەر شەقام و لەسەر ڕای گشتی کۆمەلگاش دادەنێت. ئەمە ئەو پرسیارەیە کە حەزەکەم لە جەنابتی بکەم پێشتر ئاماژە بۆ کرد کە شەقام دەتوانێت فشار بکە، شەقام دەتوانێت فشار لەسەر دەسەڵاتی باشووری هەرێمی کوردستانی عێراق بکە یا لەسەر حکوومەتی عێراقی بکە یاخۆ شەقام دەتوانێت فشارێ دروست کە بەرامبەر خودی تورکیا خۆی. بەر لە هەموو شتێ من پێم وایە دەنگی شەقام دابەش دەبێ لە چوارچێوەی کاریگەریەکانیە. مەسەرەن بۆ نمونە ئەوەی کە دەنگی شەقامە دەتوانێت کاریگەری لەسەر دەسڵاتی هەرێمی کوردستان، کاریگەری لەسەر حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان، ئەو جار کاریگەری لەسەر هێرش و پەلامار ڕێگەگرتن لە هێرش و پەلامار و ئۆپراسیۆن و کردەی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا، تەنانەت ئەوانەی ئەگەر ئێرانیش لە داهاتوو بیر لە شتێکی وا بکاتەوە و تەنانەت بیرۆکەی داگیرکاری و جارێکی تر داگیرکردنەوەی خاکی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی عێراقیەوە دەتوانێت بە هەموو ئەم ئاراستانە کاریگەری جۆرا جۆر دروستکە. بەڵام بەداخەوە دەتوانم بڵێم دیسان دەنگی شەقامیش دابەش بووە، بەشێکی دابەش بووە بەسەر حزب و لایەنە سیاسیەکان و بەشێکی کەمیشی لە چوارچێوەی هەڵوێستە نیشتیمانی و هەڵوێستە نەتەوایەتیەکانی خۆی قسە دەکا یان دەچێتە ناو ئەو خۆپیشاندان و ئەو گردبوونەوە و ئەو میتینگانەی کە بۆ ئەم بابەتە دەکرێت کە پێم وایە تا ئێستا ئەم بەشیان نەبووەتە ئەو بەشە کاریگەریە. ئەمە لەلایەکی تر بەپێی منطقی پەیوەندیەکانیان بەپێی بەرژەوەندی پەیوەندیەکانی هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵ ئەو دەوڵەتانە مەسەن بۆ نمونە بەرژەوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ دەوڵەتێکی وەکو تورکیا وا دەکا کەمترین دەنگی ناڕەزایەتی لە سنووری ژێردەسڵاتی پارتی دیموکراتی کوردستانە بواری پێ بدرێت، دەرفەتی پێ بدرێت. خۆ ڕەنگە ئەمە حتا پێچەوانە بێتەوە بۆ پارێزگای سلێمانیش. مەسەڵەن بۆ نمونە ئەو ڕۆژە لە چوارچێوەی ئەو گرتبوونەوانە ئەگەرچی من بۆ خۆم دڵخۆش بووم ئەوانەی دەڤەری ڕاپەڕین و قەڵاتزێم بینی، ئەوانەی دەڤەری گەرمیانم بینی، ئەوانەی دەڤەری سلێمانیم بینی، بەڵام لە ڕاستیە من بڕوا وایە ئەو مەساحەی ئازادیە یان ئەو مەساحەی دەنگی هەڵبڕین و خۆپیشاندان و گردبوونەوە و ناڕزایی دەربڕینە بەرامبەر بە گەورەترین هێرش و پەلاماری داگیرکاری بۆ سەرخاک و نیشتیمانەکەت پێم وایە مەساحەیەکی زۆر کەمە. ئێمە پێویستمان بەوەیە بەلایەنی کەم نسبەی 50% کۆمەلگای کوردی بێتە شەقام دژ بە ئەم داگیرکاریە، دژ بەم ئۆپراسیۆنە، دژ بە هەر پەلامارێکی تری داگیرکاری و هەر پەلامارێکی تری ئامانجدار بۆ تێکشکاندنی ناسنامەی کوردبوونی تۆیان بۆ لەبینبردن و لە ناوبردنی کللتوری کوردبوونی تۆ. بەڵێ کاکتەها دەگەڕێمەوە بۆ لات ئەلبەتە لە ناو تورکیاشدا قەیران هەیە، یەکێ لەوانە قەیرانی دیموکراسیە. هاوکاتی ئەم کردە لەشکریانەی تورکیا وەکشیکەرەوە دەڵێن هێشتا دیار نییە ئایا شەقام لە تورکیادا چ جۆرە کاردانەوەیشی دەبێ بەرامبەر بەم سیاسەتانەی حکوومەتی تورکیا. پێم وایە هێشتا زووە بڵین ئایا کاریگەریە ناوخۆیەکانی ئەم سیاسەت و کردە لەشکریانی تورکیا چۆن دەبن. بەڵام گرنگە بزانین کە ئەم کردە لەشکریانە هاوکاتن لەگەڵ لادانی کاربەرسانی کورد لە پۆستەکانیان لەگەڵ ئەوەشدا کە لە ڕێی دیموکراسیەوە هەڵبژێردراون یان دەستگیرکردنەکان. جا ئەمە ینی لە زۆر ڕەهەندەوە کورد لە تورکیا کراونەتە ئامانج، ینی شتەکە زۆر لەوە فراوانترە کە هەر پەکەکە ئامانج بێت، بەڵکو بەگشتی کورد لە تورکیا و لە شوێنەکانی تری وەک عێراق و سووریا ئامانجن. کورد دەمێکە لە تورکیادا داوای مافی خۆی دەکات و دەیەوێ وەکو هاوڵاتیەکی ئاسایی لە تورکیادا تەماشا بکرێت. شەڕیەما بۆ دیموکراسی، ئازادی، یەکسانی و ئاشتی و دادوەری بەردەوام دەبێت بە سووربوونێکی زۆر و گەورەشەوە. لە ئێستادا کورد لە تورکیادا دەخوازیە هاوبەندیەکی دیموکراسیانە پێک بێنێ لەگەڵ تەواوی لایەنە دیموکراس خوازەکاندا لە تورکیادا بۆ مەبەستی بەرەنگاربوونەوەی هەموو تەگەرەیەکی کە دێتە بەر هەنگاوە دیموکراسیەکان.
داوای ئێمەیە لە لایەنە سیاسیەکان و لە هەموو دامەزراوە دیموکراسیەکان با هەمووان لە هاوبەندیەکی دیموکراسیدا کۆب بینەوە دژ بە کودتا و کودتاچیەکان تا وڵاتەکەمان لەم شەوە زەنگە ڕزگار بکەین ئەمە داوای ئێستامانە. کاکتا دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت شەقام لە تورکیادا دەتوانێت چ ڕۆڵێک ببینێ بۆ ڕێگەگرتن لەم جۆرە کردە لەشکریانی کە تورکیا دەیکەن بە تایبەتی لە ئێستادا کە کۆرۆنا بڵاو بۆتەوە کێشەی ئابووری و قەیرانی ئابووری هەندێک تر لە تورکیادا قوڵ بوونەتەوە. من لە ڕاستیە باوەڕی تەواوم بۆ هەیە کاریگەری دەنگی شەقام لەسەر هەر پرسێک لەسەر هەر بابەتێک لەسەر هەر مەسەلەیەک یەکێکە لە کاریگەریە هەرە دیارەکان و هیچ کاریگەریەک بە بڕای من ناگاتە هێزی کاریگەری دەنگی شەقام و ناڕزایەتی شەقام هەر لە چوارچەوەی ئەو پرسیارەی جەناب تێشکە باست کرد لە ڕاستیە دەوڵەتی تورکیا ئێستا لە دۆخێکدایە بە سەرۆکایەتی ئاک پارتی و بە سەرۆکایەتی ئەردۆگان و تێکڕای ئەو کایانەی کە حکومڕانی تیا بەڕێوە دەبرێت هیچێکێک تەنانەت نەیارەکانیشی بەخیلی یان ئێرەی پێنابن و من دەمێکە باوەڕشم بەوە هەیە کاک بڵێن وتومە تورکیا لەسەر دەستی پارتی ئاک پارتی یان لەسەر دەستی ئەردۆگان بەرەو خراپترین دۆخ دەڕوا و ئێستاش کە لەم خراپترین دۆخە کە وەکو جەنابەت وتت لە سەردەمی نەخۆشی کۆرۆنا لە سەردەمی داوەرین و هەڵوەرینی بەشێکی زۆر لە سێکتەر و لە بنەما ئابوووریەکانی ئەم دەوڵەتە لە داوەرین و لە هەڵوەرینی بەشێکی زۆر لە سێکتەری پەیوەندیە دیبلۆماسی و پەیوەندیە سیاسیەکانی ئەم دەوڵەتە لە هەڵوەرینی بەشێکی زۆر لە پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە لە دروستبوونی چەندین کێشە و چەندین مەلەفی هەستیار لە نێوان ئەم دەوڵەتە و دەوڵەتانی ناوچەکە ئەمە بەڕای من تەنانەت ئەگەر لە جوولەیەکی ڕوونا بێڵێن بەشێک لەم ئۆپراسیۆن و لەم کردەی پەلامار و داگیرکاریەک بۆ سەر بە خاکی باشووری کوردستان لە ڕاستیە تەزدیرکردنی کێشە و گیرروگرفتەکانە بەحساب بۆ دەرەوەی چوارچێوەی دەوڵەتی تورکیا لە کاتێکە من بڕوام وایە دەوڵەتی تورکیا لەمە خراپتر تووشی قەیرانی ئابووری دەبێت لەمە خراپتر تووشی دابڕینی پەیوەندیە دیبلۆماسی و پەیوەندیە سیاسیەکانی دەبێت باوەڕشم وایە بەشێک لەو ناڕزایەتیانەی کە لە شەقامی تورکی یان لە شەقامی تورکیا لە بەرامبەر ئاک پارتی و لە بەرامبەر سیاسەتی ئاک پارتی و سیاسەتی ئەردۆگان و حکومڕانێتی ئەم حزبە لەم مەرحەلەیە هەیە وا دەکا یان دەبێ ئەم بابەتە ڕابگیرێ یان دەبێ ئەم بابەتە بگاتە ئاستی باشە کاکتا ئەگەر یارمەتیم بێ لێکەوتنەوەی خراپتر بەڵێ ئەمە بۆ ئاک پارتی ئەی متمانە چیە ئەگەر هەڵبژاردن کرا لایەنێکی تر بۆ نمونە دەسەڵاتی گرتە دەست کە ئەم جۆرە سیاسەتانی ئاک پارتی بگۆڕێ هیچ متمانەیەک هەیە بەڕای هەموو لایەنە شۆڤێنیەکانی تورکیا جا ئەگەر ئاک پارتی بێ ئەگەر جەهەپە بێ ئەگەر مەهەپە بێ ئەگەر هەرێکی بێنە سەر حکوم یان ببنە زۆرینە طبعا من شکم نییە لەوەی هەمان ئەم سیاسەتەی ئەردۆگان بە شکلی تر دووبارە دەکەنەوە من قسەکەم بۆ ئەوەیە بۆ چۆن شەقامی تورکی بتوانێت ئەم سیاسەتە تێک بشکێنێ چۆن شەقامی تورکی و دەنگی ناڕزایەتی تورکیا بتوانێت ببێتە بەربەست لە بەردەم پێشکەوتنی ئەم سیاسەتە یان لە بەردەم جێبەجێکردن و بەرجەستەکردنی ئەم سیاسەتە خۆ ناکرێ ئەم سیاسەتە فاشیە ئەم سیاسەتەی کە هەمیشە یەکێک لە ئامانجە دیارەکانی داگیرکاری و داگیرکردن و کوشتن و بڕین و کۆمەڵکوشی بووە هەتایە ئەم دەوڵەتە بەم قەیرانانەوە بێڵێتەوە هەتایە ببێتە هۆکار بۆ دروستبوونی قەیران لە دوای قەیران بۆ ئەم دەوڵەتە هەتایە ببێتە هۆکار بۆ تێکچوونی پەیوەندیەکانی نێوان کورد و تورک لە چوارچەوەی دەوڵەتی تورکیا وابزانم هیچێکێک لە ئێمە یان هیچ هێزێکی سیاسی متمدن دیموکراسی خواز ئەوەی کە باوەڕی بە بنەماکانی مافی مرۆڤ هەبێ ئەوەی کە باوەڕی بە بنەماکانی مافی نەتەوەکان و پێکەوە ژیان و ئاشتی کۆمەڵایەتی هەبێ داوای ئەوە ناکە با بڵێن لە چوارچەوەی دەوڵەتی تورکی حزبێک ببێتە حاکمی مطلق و هەموو
تەنانەت دەتوانم بڵێم شەقامی تورکی چین و توێژەکانی کۆمەلگای تورکیش دژی ئەم سیاسەتەن ئەوە بژاردەیەک یان نخبەیەکی فاشین کە دەیانەوێ تۆوی پێکەوەژیانی پێکاتە و پێکاتە جیاجیاکان لە چوارچەوەی ئەم دەوڵەتە نەتەوە جیاجیاکان لە چوارچەوەی ئەم دەوڵەتە بنەبەر بکەن و لە نەتیجە دەیانەوێ بۆ ئەوەی خۆیان ببنە سوڵتانی گەورە یان ببنە بڕیار لە کۆمەلگاکە تەنانەت دەست لە پرسی یان کردەی جینۆساید کردن لە ناوبردنی نەتەوەکانیش ناپارێزن. بەڵێ یەک پرسیار زۆر بە کورتی ئەگەر وەڵامم بیتەوە بۆ شەقامی کوردی لە تورکیادا چۆنە هەرمانە ئەو ڕوانینانەیە کە پێشتر جەنابە ئاماژە و پێکردن یاخو ڕەوشەکەی شەقامی کوردی جیاوازیەکی تایە زۆر بە کورتی تکایە. من لە ڕاستیە پێم وایە شەقامی کوردی پڕێک بە شکلی جۆرا جۆر پڕێک هەڵوێستی جۆرا جۆری هەبووە و پێشم وایە ئێستاشی پێوە بێ شەقامی کوردی لە باکووری کوردستان لە ژێر کاریگەری بێدەنگکردنی جدی و مەترسیدارایە لەلایەن دەوڵەتی تورکیاوە چونکە لە دوامین شاری تورکیا لە سەر سووری باشووری کوردستان یان باکووری کوردستان لە سلوپی و بگرە تا گەورەترین شاری کوردستان بەدایان هەزار کەس و بە سەدان هەزار کەس ڕۆژانە ڕوبەڕووی مەترسی جۆرا جۆر دەکرێتەوە ڕوبەڕووی پەلامار دەکرێتەوە بەدایان هەزار کەس تا ئێستا لە زیندانەکان ئاخێنراون لەسەر هەڵوێستی جیاجیا لەبەرەوە شەقامی کوردی لە باکووری کوردستان باوەڕم وایە سەرڕای ئەوەی کە مافی بە هەموو شێوەیەک لە شێوەکان پێشێل کراوە تەنانەت مافی دەنگ هەڵبڕینیشی پێنەدراوە لەگەڵ ئەوەشە باوەڕم وایە هێشتا شەقامێکی زیندووە و بەشێکە لە کاریگەریەکان و دەتوانێت کاریگەری ڕاستەوخۆی بەسەر تێکڕای ڕووداوەکانەوە هەبێت. بەڵێ کاکتا دەچینە دوا بەشی بەرنامەی ئەم هەفتەیە چاوی واشنگتن ئەویش کاردانەوەکانە لەسەر تورکیا لەسەر ئاستی جیهان ئەوەندەی قسە لەسەر کردە لەشکریەکان و هەڵوێستە سیاسیەکانی تورکیا لە لیبیادا دەکرێت بە نیو ئەوەندە هیچ باسێک لەو کردە لەشکریانەی تورکیا نە لە عێراق نە لە سووریاشدا نەکراوە. دەرفەتم هەبوو بە تەواوەتی بۆ سەرۆک ئەردۆغانی ڕوونواشکرا بکەم کە تورکیا یاریەکی مەترسیدار دەکات لە لیبیادا و پێشێلکردنی هەموو وابەستەیەکانیەتی لە کۆنفرانسی بەرلیندا پەسەندی کردبوون. هەرەمەشم بە سەرۆک ترامپ وتووە چونکە ئەوەی تورکیا دەیکات نەک هەر لە بەرژەوەندی لیبیا و دراوسیەکانی و ناوچەکەشدا نییە بەڵکو لە بەرژەوەندی ئەوروپاشدا نییە. بەڵام تورکیا ڕایەکی تەواو جیاوازی هەیە و ڕەخنەکان و ناڕزاییەکانی فەڕەنسا بە مافی ئەو وڵاتە نازانێت. ئێمە لە لیبیا پشتیوانی لە حکوومەتی ڕەوایی وڵاتەکە دەکەین و فەڕەنساش پشتیوانی لە لۆردەکانی جەنگ دەکات و بەمەش باری ئاسایشی ناتۆ و دەریای ناوەڕاست و باکووری ئەفریقا و سەخەمگیری سیاسی لیبیا شتێک دەدات. وێ ڕای ئەمانە هێشتا لۆمەی ئێمە دەکات و ڕەخنەشمان لێ دەگرێت. هەروەکو پێشتر ئاماژەمان پێکرد دەکرێت بگوترێ کۆمەڵگەی نێونەتەوەیی بەرامبەر بەکردە لەشکریەکانی تورکیا لە سووریا و لە عێراقیشدا تا ئەندازەیەک بێدەنگ بووە بەڵام شیکەرەوە دەڵێن مەرج نییە بەو شێوەیە لەو کاردانەوانە بڕوانین و بە بێبێدەنگی ناودێریان بکەین. جا ئەمریکا ڕاگەاندنێکی دا و دەڵێت دۆسەی دوولایەنە هەیە لە نێوان عێراق و تورکیادا و هیوادارە چارەسەر بکرێن بەڵام کۆمیسیۆنی ئەمریکایی بۆ ئازادی نێونەتەوەی ئاینی ئیدانەی ئەو هێرشانەی کردووە بە تایبەتیش ئەوانەی شەنگال چونکە کۆمەڵگەی ئێزیدەکان دەخاتە بەر مەترسی و هەروەها خەڵکی سیڤیلیش لە ناوچەکانی تری هەرێمی کوردستاندا بەڵێ ناڕەزایی هەبووە بەرامبەر بەو هێرشانی تورکیا بەڵام هەندێکیان توند نین بە بەراورد لەگەڵ هەندێکی تریاندا. کاکتا دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت چ جۆر ڕوانینێکت هەیە بە تایبەتی ینی لە ئێستادا کە دەگوترێت کۆمەڵگەی نێونەتەوەی بێدەنگی کردووە بەرامبەر بەو هێرشانەی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستانی عێراق. لە ڕاستیە دەتوانم بڵم کۆمەلگای نێودەوڵەتیش بە شکلێک لە شکلەکان دابەش بووە بەسەر کۆمەڵێک بەرژەوەندی جیاجیا و ڕەنگە ئەو پرسیارەی جەنابەت ئەگەر بکرێتە وڵامیش ڕاست بێ هەڵوێستەکانی ئەویانش دابەش بووە بەشێکیان بێدەنگیان هەڵبژاردووە لە بەرامبەر هێرش و پەلامارەکانی تورکیا بۆ سەر باشووری کوردستان بۆ بەشێکیشیان ڕاستە بەیاننامە یان ڕاگەیەندرا و یان هەڵوێستی ڕوونیان هەبووە
گەشتوتەوەی ئەگەر ئێستا مەسەن هەر دەوڵەتێک لە دەوڵەتەکان لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی هەڵوێستێکی ڕوونی هەبێ یەکسەر دەبێت خۆی ئامادەکە بۆ بەریەککەوتن و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەردۆگان یان لەگەڵ دەوڵەتی تورکیا. ئەمە بەڕاستی ئەمەش بۆ خۆی کۆمەڵێک بەرژەوەندی جیاجیای تێوەدا ئاخندرێ یان بەرژەوەندی جیاجیای پێوە پەیوەستە. ڕەنگە تۆ نتوانی بڵێ فلان دەوڵەت بۆ ئەوەی نییە یان بۆ دەنگینە یان بۆ هەڵوێستی نیە، بەڵام بەگشتی کۆمەلگای نێودەوڵەتی هەڵوێستێکی لاوازی هەیە لە بەرامبەر ئەم هێرش و پەلامارانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان. باشە بۆ بەرامبەر بە لیبیا دەبینین فەڕەنسا قسەی خۆی دەکا، ئەمریکا قسەی خۆی دەکا، کۆکاری عەرەب قسەی خۆی دەکا، ینی لە هەر ڕوانگەیەکەوە تەماشای بکەی یا هەر هەندێکیان بابەتە وەربگری، ینی ئەوەی کە تورکیا لە هەرێمی کوردستانی عێراقدا دەیکا چ جیاوازیەکی لەگەڵ ئەوەی کە لە لیبیادا دەیکا بۆ نمونە. جیاوازیەکە ڕوونە کاک بڵێن ئەوان خاوەندارەتی باشیان هەیە و خاوەندارەتی زۆریان هەیە و کورد خاوەنی نییە، کورد ساحێبی هیچ نییە و سەرکردایەتی سیاسی کورد خۆشی نازانێت چۆن مامەڵە لەگەڵ هەموو ئەو ڕوودا و هەموو ئەو پێشهاتانە بکە. پێ وایە ئەمریکا دەتوانێت چی بکە؟ بۆ نمونە ئەمریکا وەردەگری ئەگەر ئەمریکا بیاوێ دەتوانێت زۆر شت بکە، ئەگەر نەشێوێ نایکا وەک چۆن لە زۆر کۆناغی دیاجیات توانیوێتی و نەیکردووە. بەڵام تورکیا بەشێکە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا لەو ناوچەیەدا. ئایا کورد بۆتە بەشێک لەو بەرژەوەندیانەی ئەمریکا؟ من پێم وایە ئەمریکا کار لەسەر ئەوە دەکا بە شێوەیەک لە شێوەکان کورد بێتە بەشێک لە کارتی بەرژەوەندیەکانی لە منتیقەکە یان بتوانێت کار لەسەر دروستکردنی ئەم بەرژەوەندیە بکە. بەڵام ئایا کورد خۆی زانیوێتی یاریەکی زیرەکانە لەسەر ئەم بابەتە بکە؟ بە بڕوان نەخێر. بۆچی؟ ئەمیشە پەیوەندی هەیە بە ناکۆکیەکانەوە؟ پەیوەندی هەیە بە ناکۆکیەکانەوە و سەرکردایەتی سیاسی ئێمە سەرکردایەتێکی ورد نییە لە دیقەتدانی شتەکان، سەرکردایەتێکی ورد نییە لە مامەڵەکردن لەگەڵ کارتەکان، سەرکردایەتێکی ورد نییە لە مامەڵەکردن لەگەڵ ڕوودا و پێشهاتەکان و هەر لەبەر ئەوەشە زۆربەی جارەکان هەمیشە دوای حەدەث کەوتووە، دوای ڕوودا و پێشهاتەکان کەوتووە، نەک بەلایەنی کە من ناڵێن پێشی ڕوودا و پێشهاتەکان کەوت بێ بە تەنیشتیا بڕوە بۆ ئەوەی بتوانێت یاریکی تەندروستی لەگەڵا بکە. دوا پرسیارم لەم بەرنامەیەدا کاکتا تەواوی بەرەنجامی ئەم ڕووداوانە چۆن دەبینیت؟ بەداخەوە من مەترسیەکی زۆر گەورە لەسەر باشووری هەرێمی کوردستانیان هەرێمی کورسانیان باشووری کورسان بە شێوەیەکی تایبەت و لەسەر کورد بە شێوەیەکی گشتی جا لە باکوور بێ، جا لە ڕۆژهەڵات بێ، جا لە ڕۆژئاوا بێ دەبینم. بەڵام ئەم مەترسیە مانای ئەوە نییە ئیتر تۆ بێی دەستبەرداری شتەکان بیت، بەڵکو بینینی مەترسیەکە بۆ من ئەوەیە کە سەرکردایەتی سیاسی کورد جیا لە میکانزم و خوێندنەوەی ڕابردوو بێت خوێندنەوەیکی تازە بۆ تێکڕای ڕووداوەکانی ناوچەکە بکە، بۆ تێکڕای پێشهاتەکانی ناوچەکە بکە، بۆ تێکڕای ئەگەر و گریمانەی گۆڕانکاریەکان لە ناوچەکە بکە و لەم چوارچێوەیە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ تێکڕایان بکە. ئەو جار بەهێزکردنی کۆنتاک و پەیوەندیەکان لە نێوان هەر چوار پارچەی کوردستان یان سەرکردایەتی سیاسی چ لە باکووری کوردستان، چ لە باشووری کوردستان، چ لە ڕۆژئاوای کوردستان، چ لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پێشهات و ئەو ڕووداوانە بە بڕای من یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە ئەگەر لە ڕابردوو بەلاوازی کراوە یان بەلاوازی هەنگاوی بۆنراوە دەبێت بۆ ئێستا و لە داهاتوو بە شێوەیەکی زۆر جددی و لە بەرچاو بگیرێت. کاکتا زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەم هەفتەیی چاوی واشنگتندا. سپاس و پێزانینم. زۆر سپاس دەکەم. هەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستەکە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا بەرنامەی ئایندەی چاوی واشنگتن. ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان دێڵێت.